محمد الكربولي بالآجل لازم تنطي للروس بالآجل حتى ياخذ عمولته ويقعد. کاریگری تومتبارکردن سروک چوات نوێنەرن عراق و چند پارلمانتارن اجلایان وزیر بەرگری عراقی بار سیاسی برف شێربوونێ دابن. ولدور داول سر داخوازیان سروک چوات نوێنەران باوەری سەر هاتە هەڵگرتن هەتا ku دادگاها فدرال بڕیارە خۆ بدەتن و پاش چەندە مژمێران دادگاها عراقی بڕیارە بێتاوانیا جبوری ڕاگەهاند. السيد الرئيس رضا سروک جوات نینران دنگدان خواست اجبارا کرنا باوری لسروی اول نشانه هنده که او بیتاوانه و دادگاه ایران به آلیبون خود دیار کرد. هندک جه پرلمانتاران رادگاهینن که بانگشکرنا وزیر برگری عراقی بو چوات نینران دمکی درست دانه بو اجبر که هزن سپاین عراقی دوی دمیدا شرط داعشت کنو کاریگری بانگشکرنا وزیر برگری عراقی کاریگری کان نگاتیو دل سر سپای عراقی ده بیتن. كل هاي الأمور اللي حصلت هر تشتێک و لە جواتە نوێنەران هاتەکردن باندورەکە نایێنی لەسەر موراڵە هێزن مێ لەشکری و یەن دەستگەهێن ئەو لە هەیە کرد کو ئێرۆ شەرەکەی گران لە باژارە شەرقات و مووسڵێ لە دژی داعش دەکەن. الدیف وان پێنگاون ئالوزدا چواتە نوێنەران لە هیڤیا بڕیارن داویا دادگاها فدرال عراقینە داکوب شەوەکە یاسایی باوەریە سەر وەزیرە بەرگری عراقی هەڵگرن. في إطار ال 17 سؤال اللي قدمته السيدة تشارچوفا وان هفده پرساندا کو هاتن پرسین جالیه پرسداران و لیل در وان باری نه هاترا کرن وزیر لسر فراکسیون سیاسی گریا دا کو باوری جسروی راکن لی دیار کر کو او توانباره جبروی دادگه به شیوه کی فرمی دوزه وکر. پاشی کو دادگاه فدرال عراقی بێتاوانیا سەرۆکە چواتە نوێنەرن عراقی ڕاگەهاند و وەک تێتە گوتن پشەوەکەی نهێنی کار بۆ ڕاکردنا باوەریە سەر وەزیرێ بەرگری عراقی تێتە کرن. ساڵح بامەری دەنگی ئەمریکا بەغدا.